ئێوە بەڕاستی شتێکتان کردووە دەستگای بەخشین بەڕاستی کەم کەسێ یعنی کەم دەستگا هەیە بتوانێ و ئیشەی بکە لە هەموو هەرێمی کوردستان نا لە هەموو جیهان بەڕاستی تاکە دەستگایە کە بە خەم فەقیرانەوە خەڵک لە سەرتاسەری جیهان متمانەیەکی تەواوی پێ دەکات. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بخير قربان سرچاوم. خوا بخير به سرچاو. با قربانتون سواس تکا. سواس تکا. والله باشم لخوای بزیاده. چیه که؟ والله جنگا پارێزم. آره والله. سواس تکا ممنونم. خێزان داری؟ بله خێزان دارم. چند سر خێزانن؟ 4 سەر خێزان. 4 سەر خێزان. بله. جا ئەم موچێ بەشتانەکە؟ وەڵاهی ئەگەر ماڵ و منداڵت نەبێ و کرێچی نەبێ و قەرزدار نەبی بەڵام ئەگەر قەرزدار بی و منداڵی وردت هەبێ بەخوای بەشن. دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگای خێرخوازانەوە خوای گەورە خێری ئەوانیش و ئێوەش بنووسێ ئینشاءالله خوای گەورە پاداشتان داتەوە و بەرەکەتدار و ئاوادان بێ ماڵی هەموو لایەکی ئینشاءالله. ئینشاءالله خوای گەورە خێریان بنووسێ خوای گەورە خێری ئێوەش بنووسێ خوا پاداشتان داتەوە یا ڕەبی دەست و چاوتان خۆش بێ. ئێوە بەڕاستی شتێکتان کردووە دەستگای بەخشین بەڕاستی کەم کەسێ یعنی کەم دەستگا هەیە بتوانێ و ئیشەی بکە بەڕاستی یعنی من دەستخۆشتان لێ دەکەم هەر لە هەموو هەرێمی کوردستان نا لە هەموو جیهان بەڕاستی تاکە دەستگایە کە بە خەم فەقیرانەوە بێ بە خەم هەژارانەوە شتی زۆری کردووە بەڕاستی بەڵام کەمن ئەو کەسانێک کە ئەو شتە زۆران لە بەرچاون. هیوادارم خوای گەورە سەلامەتیان کە و لەش ساغیان کە ئینشاءالله. ئەمە کاریانەی دەستگای بەخشینیش بە پشتی خێرخوازانەوە بێگومان وایە بەڵام کەمن ئەو کەسانەی کە متمانەیان پێ دەکرێ ئەو داهاتە جا چ مادیە چ معنەویە بیبەخشن بە دەستگایەک یعنی کۆمەڵێ دەستگای کەشن بەڵام ئەو بەخشینە یعنی دەبێت شوێنێک بێ کە متمانەی پێ بکەن کە دەستگای بەخشینە بەڕاستی خەڵک لە سەرتاسەری جیهان متمانەیەکی تەواوی پێ دەکات. سپاس بۆ خوای گەورە هیوادارم لەش ساغ بن و بە بەردەوامی ئەو متمانە بمێنێ. ئەوە خۆشەویستن بە قوربانی ئێوەم ڕێستان هەیە خوای گەورە ئاگادارتان بێ بە زیاد بێ یا ڕەبی. بسم الله الرحمن الرحيم. في اليوم الثالث من رمضان 2025 نقوم في مؤسسة بخشيم الإنسانية أبناء الكرد أحفاد صلاح الدين بتنفيذ مشروع وتوزيع وجبات السحور لصالح أهلنا النازحين في شمال غزة شاكرين لهم هذا الدعم والإسناد. ونخص بالشكر أبناء الكرد أحفاد صلاح الدين وبارك الله فيكم كل عام وأنتم بألف خير.
دەبەنایی خۆمە خەڵکی سیروانم دانیشتی سیروانم دەستخۆشی لە دەجای خێرخوازی دەکەم بە ئەم ماتۆڕێمە دابین کردو ماڵتاناوە بێ دەستان خۆش بێخۆ بژێوی ژیان مەسە معمەلەیە لە معمەلەی شەکەم هەفتەی لێم و هەفتەی لە ماڵەوە ترە هەفتەی لە ماڵەوە جارواییش منی هەر لە ماڵم دائنیشم هیچ منام خۆم و مناڵە گوڵ خێزانێکی لە خانووی کرێت چییە مانگی 16,000 ئاو کارە باش وەڵایەتی قەرزاریشم قەرزاری مارکێتەوە قەرزاری شوێنی ترم تقریبا 700,000 مارکێتی قەرزار ئەتر معاشەکەمە وەیە بەش ناکە بەشی هیچ شتێ ناکە بۆ من نامێنێتەوە لەو مارکێتە شتێنین هەر بە قەرە شتێنێ تر زەخیرێ و دۆشەوە ڕۆن و بدایبی و شیر و هەر لەوێ شتێنین ئەتر توانەمان نییە بەبارە بیکڕین هەر بە قەرز بیکڕین دەستخۆشی لە دەستگای خێرخوازانی بەخشینی شەکەم کە ئەم ماتۆڕەیان بۆ دابین کردو بژێوی ژان وسم ماتۆرە کار و کاسبی خۆمی پێوەکەم یاخوا ماڵی ئەنەوە خێریان بنووسن شەڕی